ماوەیەکە دەنگۆی ئەوە هەیە حکوومەتی هەرێم لە داهاتوو موچەی فەرمانبەران لە بڕی دیناری عراقی با دۆلار دابەش دەکات. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ئەو هەنگاوی حکوومەت پێویستی بە لێکۆڵینەوەی زانستیانەی ئابووری هەیە و بۆ ئەوەی دابەشکردنی موچە نەبێتەوە کاری زیان گەیاندنی زیاتر با موچەخۆرانی هەرێم. ڕەهەندە سیاسەکەی بریتیە لەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستان تا ئێستا بەشێکین لە چوارچێوەی عێراقی فیدرال، بۆیە ئاسان نیە تۆ بتوانانی دوو دراوی جیاواز لە یەک دەوڵەتە بەکاربینی مەگەر بە ئیتیفاقێکی سیاسی پێشوەختە نەبێ و چوارچێوەیەکی یاسایی بۆ نەدۆزیتەوە. ئەمە یەک. لە ڕووی ئابووریەکەشی تۆ پێم وایە پێدانی موچە بە دراوی دۆلار هێندەی ترباری سەرشانی موچەخۆرانی حکوومەت قڕستر دەکا و ناخۆشتر دەکە. بۆ لە کاتێکە تۆ موچەکانیان بە دراو دەدەیت، ئەمە لە هەرێمی کوردستانە لە بازاری کوردستانە سیستەمێکی نرخیمان نییە کە بە دۆلار ڕێک خراپێ، واتە کۆی مامەڵک ئەو مامەڵانەی کە هەن بە کاڵا و خزمەتگوزاریەکان لە ڕێگەی دیناری عێراقیەوەیە. جێبەجێکردنی بڕیاری دابەشکردنی موچەی فەرمانبەران با دۆلار لەلایەن حکوومەت هێرێم لەگەڵ ئەوەی دەبێتە هۆی کار ئاسانی گەیاندنی ئەو داهاتەی کە دەستی دەکەوێت هاوکات کاریگەری و لێکەوتەی دارایی زۆریش بە بازار دەگەێنێت. ئابووری ناسێک داوا دەکات حکوومەت نرخی کاڵا و شتومەک با دۆلار یەک بخاتن و ڕێگری لە هەڵاوسانی نرخ بکات. ئەو پێداویستیانی کە هاوڵاتی لە ماوەی ئەو ماگای پێویستێکی بۆ پێداویستەکانی ژیانی بە وردەی دۆلار ناڕوا بڕێەوە، بەڵکو بە دیناری عراقی دەڕوا بڕێەوە، کامەش وا دەکات کە پێویستە بگۆڕێتەوە بە دینار. لەم کاتی گۆڕینەوەیدا لە کاتێکا کە موچەخۆران لە ماوەی 10 ڕۆژە 20 ڕۆژدا ئەو موچێ وەرگن ئەبێتە هۆی ئەوی تەسەخومێکی مالی دراو دۆلار لە بازاردا هەبێت، چونکە ئەوان دەچن دەیگۆڕنەوە، بۆیە دۆلارەکە سەقامگیر نابێ، واتە لە هەڵبەس و دابەزێکا بێ. لەم هەڵبەس و دابەزە بەتەئکید موچەخۆران زیانمەندی سەرێکیە بن. قەیرانی دارایی حکوومەت هەرێمی کوردستانی ناچار کردووە دەست بۆ چەندین بڕیار و ڕێنمایی دارایی بباتن و بەشێک لە موچەی فەرمانبەرانیش وەک پاشەکەوت لای خۆی بهێڵێتەوە. ئێستاش هەوڵێکەیە حکوومەت موچە بە دۆلار دابەش بکاتن و ئەو نیگەرانیانش بڕەوێنێتەوە کە بەهۆی درەنگ ئاڵوگۆڕی دراو دەبێتە هۆی دواکەوتنی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. قارەمانجۆر، کورسات نیوز، هەولێر.